لسروی مجاره هجای مخلد حازم روشکاری اولکاری پارلمان عراقی و شروعکاری اولکاری جبغداد گلمنه هجای مخلد بخیراتی کردستان 24 بو یکم جار سعودیه بحث حشد شعبیت کد به ویرانگی و دبیجن حشد شعبی هیرشت کت سر همو ولاتان حشد شعبی مترسیه لسر امنیت همو ولاتان ایران پشتوانی واد کد دمکی داکو ایران بجیتن از پشتوانی ولاتین اسلامی ما لیاوت تکرن چیه بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو بۆ تۆ و بینێرانی بەڕێزی کوردستان 24 دەبینین تێکەڵکردنی کارتەکان هەیە لە زۆر لە پرسەکان بەداخەوە دەبینین بە ناوی بەرگری و مقاومە ملیشاکان دەیانەوێت لەو بەرەیە لە تەک ئێران بەردەوام بن بەو ئاراستە نەڕۆیشتوون کە ئەرێنی بێت و لە هەمان کات بەریان لە حکوومەتیژی کردووە ئێستا بڕیار دەردەکەن و دەدەن تاکلایەنە وێرایەوەش لە هەڵمەتەکانیان وەکو دەگوترێت لە پێگەمریچەکان دەدەن بەڵام دەبینین بەرژەوەندی عێراقیەکان و زۆربەی جاریش ئەو شوێنانەی دەکرێنە ئامانج شوێنی دانیشتوانن خەڵکی بێتاوانی تێدا دەژیت بەداخەوە زۆرێک بوونەتە قوربانی دەبینیت وەزیرانی دەرەوەی عەراب زۆر لەسەر ئەو پرسە دواون دوێنێ قسان لەسەر کرد ئاماژیان بە ڕاشکاوی بەوەدا ئەوەی ڕوودەدات ئێران پلانێکی استراتیژی جێبەجێ دەکات بۆ کردن ئامانجی بەرژەوەندی وڵاتانی کەنداویش هەموو پەیوەندەکانیشی هەڵپەسارد و پچڕاندووە لەگەڵ وڵاتەکان ئەو پەیوەندیانەی ڕۆژێک لە ڕۆژان پاڵپشتیکاری ئێران بوون بۆ ئەوەی بە ئاراستەی جەنگدا نەڕوات ئەوان لەو چوارچێوێ هاوکار بوون لەگەڵ ئەمریکا لەسەر هێڵ بوون بۆ ئەوەی مێزی دانوستان و گفتوگۆ هەبێت بە ئامانجی گەیشتنە چارەسەر لە نێوان ئەو دوولایەنە سایان لەسەر ئەوەش کردووە کە ئەوان بەردەوام ئەوەی کە لە عێراق ڕوودەدات بەوەی کە بە حەشدی شەعبی ناو دەبرێن ئێمە تێدەگەین کە حەشدی شەعبی لەچێکە لە دامەزراوەکان کە بە دامەزراوەی فەرمی دەوڵەت ناستراون بەڵام هەندێک هەیە لە نێوان میلیشیاکان و حەشدی شەعبیدا تێکەڵکردنی کارتەکان هەیە ئەوان بێک ڕوو چاو تەماشای هەردووچیان دەکەن دەزانین لە عێراق ئێمە حەشدی شەعبی دامەزراوەیە بە پێی یاسا مامەڵەت دەکەن بەڵام ئەو میلیشیانەی کە بەشێکیان لە ناو حەشدن ئەو جۆرە هەڵمەت و کردانە ئەنجام دەدەن کاتێک لە دەرەوە قسان لەسەر دەکەن تێکرای حەشدی شەعبی بە لادەر لە یاسا تەماشا دەکرێت بەداخەوە ئێمە لەو کات و ساتە هەستیارە دەبینین هەولێر بەغدا بەسڕا زۆرێک لە هێرشەکان هەڵمەتەکان ئەوانەی ئەنجام دەدرێن دەبینی خەڵکی کردوتە ئامانج و کۆمەڵگا دەپێکرێ نەک بەرژەوەندی ئەمریکا و ناو دەبرێن باشە هێژای مخەلات ئەف گروپên jiyasayê derketî li Iraqê û hêrişî ser dewr û berçep û rastê dixwitkiyan hêrişî ser navxwe Iraqê bixû herêma Kurdistanê jî dikin aya Iraqê neçar nakin pelkeşî nava vî şerê bibîtin û bibîte beşek jê بەدڵنیاییەوە ئیمڕۆ ئێمە بەشێک بووین لەو جەنگە بووینەتە لایەن بە شێوازە دەبینین کە بووینەتە بەرەیەک بۆ ئێران بۆ ڕەپانی عێراقی هەڕەشەی لەسەرە چونکە هێرشمان دەکرێتە سەر و دەکرێن ئامانج لە میلیشاکان بێت لەلایەن ئیسرائیلەوە بێت لەلایەن ئەمریکاوە بێت چونکە ئیمڕۆ عێراق بۆتە گۆڕەپانی زۆرانبازی چونکە ئەو میلیشیانە بەشدارن و ئەوان دەڵێن ئەوە ئەنجام دەدەن کە عەقیدە و بیر و باوەڕی ئەوان لەسەری
بیناکراوە لە ڕووی ئایدۆلۆجیەوە لە ئێران ڕوودەدات بۆیە نەدەبوو ئێمە بخزێنێ ئەو زۆران بازی و ململانەیە هێشتاش کە میلیشیاکان بەرژەوەندەکانی ئەمریکا گوای دەکەنە ئامانج لە عێراق بە دوای داهاتوە. هێژای مخەلەت دە ئەگەرێ هەنارتنا هێزا زەمینیە ئەمریکا بۆ ئیرانێ ئایا حەشدا شەعبی دێ چه هەڵویستێکی گریتە بەر دێ بچنە هەفکاریە ئیرانێ یان نە چه چاوەڕەیە؟ يعني أنا أتوقع هذا الموضوع صعب جدا يعني پێم وایە ئەو بابەتە زۆر ئەستەما قۆناغی داهاتوو ڕەنگە لە قۆناغ هاراستارەکان بێت ئەمریکا بە دوای چارەی دیکە دەگەڕێت بۆ کۆتای هاتنی ئەو جەنگە و لە چوارچێوەیدا لە سەرزەوی ئامانجەکانی بە تەواوی بپێچێت لە هەمان کات دەوێت لە ڕووی زەمینیەوە پیادە ئاراستە بکات ئەمریکا دەوێت ئامانجەکان یەکلایی بکاتەوە ئەمە دەکرێت بە داگیرکردنی ناوچەیەکی دیاریکرا و زڵەوکردنی کۆتایی بێت پێشبینی دەکەم ئەگەر بەو ئاراستەیە بڕوات زۆران بازی و منلانەکە بگاتە و ئامانجە پێمان وایە کە بەشێک لەو میلیشیانە هەوڵ بدەن بخزێنێ ئەو جەنگە و بچن بەشداری بکەن هەرچەندە کە ئێران ئەوەندە پێویستی بەوان نییە دواتریش ئێران لە ڕووی موشەچیەوە لە بەرەکان لە لوبنان بەرەی کردوتەوە دەبینی لە ڕێگەی حەزب اللهەوە بەرەکە فراوانتر کردووە سەرقاڵکردن هەیە لە عێراق بە هەمان شێوە ژێ مخەلەت جەنابێتت بێژیتن ئیرانێ پێویستی ببەرەیە مقاومە نینە بەڵام بە ئاشکرا سەرکردەین جیاوازێن ئیرانێت بێژن پشتامە ببەرە مقاومەیەژی گەرمە ئەو پشتگیرن منە ئەم تنێنی نین. زۆر جار ئەوان پێویستیان بە هەندێک لایەن هەیە ئەمریکەکان سەرقاڵ بکەن ئیسرائیلەکان لە دەرەوەی ئێران سەرقاڵ بکەن بۆ ئەوەی کارتەکان تێکەڵ بن تا لەو چوارچێوەیە زیاتر بەرە ببنەوە بەرەی جیاواز ببنەوە تا فشار لەسەر ئەمریکا بێتەکردن لە هەمان کات ئامانجەکانیان بپێکن پێم وانە جۆرە هیوایەک هەبێت لەولایەنە ئێمڕۆ دەبینین کە ئێران هیچ هاوپەیمانێکی استراتیژی نییە بە بارستایی ئەمریکا شەڕی بۆ بکات دەزانین کە چەندین وڵاتیش فشار دەکەن ئیمڕۆ وڵاتانی کەندا و ئێران وەکو دژمن تەماشا دەکەن بەهۆی کردنامانجی ژێرخانی وزە و ژیاری و ژیانیەکانی ئەو کەندا بەگشت. باشە هێژای مخەلەت ژێ دەست پێکە شەڕێ ئەمریکا ئیسرائیلێ لە دژی ئیرانێ زێدەتری 300 موشک و درۆن ئاراستەی هەرێما کوردستانê navçeyên jiyawas hatîne kirin di demekî da ku Kurdistanê yek fîşek bîtin ئاراستەی نەڤان گروپên çekdar hatiye kirin ne jî Îranê hatiye kirin belam heta nûke ne Perlemanê Iraqê ku tu rawêjkarekî li wêrê ewlekariyê ne jî hikûmeta Iraqê hiç axiftinek qesek li ser şermezarkirina van hêrişan bî jî li ser herêma Kurdistanê yan jî sizadana van leyana nekiriye bû. ئەگەر بە ڕاشکاوی قسە بکەین حکوومەتی عێراق لە دۆخێکی زۆر شەرمەزارکارە و لە دۆخێکی هەستیاردایە دەبینین بە ئامانجکردن هەیە لە کڕۆکی پایتەختی عێراقەوە حکوومەتی عێراق ئیرەی پێنابرێت توانستی ئەوەی نی هیچ شتێک بکات ئێستاکردن ئامانج هەیە لە هەرێمی کوردستان هەولێر سولێمانی حکوومەت ناتوانێت هیچ بکات بابەتەکە لە ڕاستیدا کە قسەی لەسەر دەکەین لە دەرەوەی جڵەوی حکوومەتە ئیمڕۆ عێراق سەرتاپا هێرشی دەکرێتە سەر دوێنێ ئەم قەسەر ئەو ناوچە کەناراویە هێرشی کراوەتە سەر کە ئەمە بڕبڕی پشتی ئابووری عێراقە دیسان حکوومەت
هیچی پێ ناکرێت ئەنجامی بدات. بەڕاستی ئێمە لە دۆخێکی شەرمەزارکەر و بێ ئیرەی پێبردن داین لە ئاستی عەرەبی، لە ئاستی هەرێمی. سەروەریەکە لە ژێر هەڕەشەدایە، پێویستە ئەوە بکەین کە ئەنجام بدرێت و پێویست بێت ئەنجامی بدەین. بەداخەوە ئەو میلیشیانە لە بەردەستەکردنی ئەو بیر و باوەڕی هەیەە خۆی پێی وایە باوەڕەکان زیاتر بڕیارەکانیان کردارەکانیان وابەستەی ئێرانن، وابەستەی ئەو ڕژێمە ئایدۆلۆجیەن. یەکشتی تێگەیشتم هێژایە مخەلەت جەنابێ هەوت بێژیتن نوکێژیت گەلدابیتن بڕیارە سیاسی سەربازی یا عێراقێ دەستە ئیرانێدایە؟ بڕیار کە میلیشیاکان دەری دەکەن لە کردنە ئامانجی ئێرە و ئەوێ دەتوانرێت بگوترێت درێژە پێدەری بڕیاری ئێرانیە. ئێمە دەزانین میلیشیاکان ئەو بەرەیان کردوتەوە چونکە خۆیان بە بەرەی بەرگری و مقاومە دەبینن. بۆیە ئەوەی کە دەرەنجام ڕوودەدات کردنە ئامانجی بەرژەوەندەکان گوایە لە هەولێر، لە هەری لە بەغداد، لە بنکەی ڤیکتۆری، بەسڕا، لە ئوم قەسر یان زۆرێک لە ناوچەکانی دیکە بەو شێوەیە دەیبینن. ئەزانێ ئەمە ڕاست نییە. دۆخەکە زۆر ئاڵۆزە، تێکەڵبوونی کارتەکان هەیە لە ڕووی ئەمنی و سیاسی و بەڕێوەبردن و میری و دەوڵەتداریشەوە. ڕەنگە بابەتەکە بە تەواوی لە جڵە و دەربچێت و لە کۆنتترۆل دەربچێت، سیاست ئاراستەی خۆی ون بکات و زۆرێکیش هەن گرە و لەسەرەوە دەکەن عێراق بە تەواوی بکەوێتە ژێر دەسەڵات و جڵەوی ئەو جۆرە ئەجێندانەوە. ڕەنگە هەندێک شانەی نووسوش هەبن لە هەر شوێنێک بۆ نمونە ڕابپەڕن یان ئاڵۆزی و پشێوی بنێنەوە. عێراق باشە هێژای مخەلەت وڵاتێکە بەدەر ئەوەی بەسەر هەرێم دێت جیاواز دێت لەوەی بەسەر بەغدادێت نەدەبوو بۆ شوێ بێت. تەمام بەدەر ژڤان هێرشên جیاوازên گرۆپên çekdarên ji yasayê derketî li Iraqê bû ser herêma Kurdistanê. Belam heta di mezintirîn dezgahê şerعiyê yasadananê li Iraqê dîsa tiblan li Kurdistanê dihejînin. Serokê perleman e. Serokê van gropên ciyawazên Iraqê ye. Ev riqûkîne, kerbûkîne beramberî herêma Kurdistanê ji çi serçawe digirît? Bêdengiya hikûmeta Iraqê beramberî van hêrişên ser Kurdistanê û sizanedana van layanan ji çi serçawe digirît? Mesele ne tenê hindek gropên çekdarên mûşek û drona firêdden. لە ڕاستیدا لە واقعی سیاسی عێراقیدا تێکەڵکردن و بێسەروبەری زۆر بەدی دەکرێت. دەبێت سیاست بە ژیری ئاراستە بکرێت، باست و سۆز کاری تێ نەکرێت، بە حەزبی و ئایدۆلۆجی لە یەکلایی نەکرێتەوە. کاتێک باس لەوە دەکرێت لە دامەزراوەکان کە دەبوو دابینکاری بەرژەوەندی عێراقیەکان بن، نەک لیستێکی دیاریکراو یان لایەنی سیاسی. بەڵام زۆر بەداخەوە ئێمە لە عێراق بابەتەکان بە حزبی بوون، بە باز نەبوون. ئێستا دەبینیت ئەوان لە بری بەناوی حکومەت قسە بکەن بە ناوی حزب، لە دژی حزبێکی دیکە قسە دەکەن، لە دژی پێکهاتەیە قسە دەکەن. ئەمە هەڵەیە، ئەو دنیابینیە سیاسی نییە. هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق هەڵوێستی مەزنی هەبووە و نواندووە لە بەرژەوەندی عێراق لە بەغدا. بۆیە هەندێک دەکرێت هەڵە هەبن، هەندێک ئاراستە هەبن بەو شێوەیە هیوە خواز بن ئەمە ڕوو بدات. بەڵام دەبێتە بە چارەسەر بکرێت، دانوستان دەبێت چارەسەر هەبن، دانوستاندن دگەل کێت و بەحسا دانوستاندنان دگەل کێتکەی
و کەسێکی دلیستە تەرورە ئەمریکایەدا di navcergê Iraqê da bihêtin tehdîda li Herêma Kurdistanê biket. Tehdîda ji navbirinê ya qewareyê destûrî û yasayê Herêma Kurdistanê biketin li pêş yasa û destûrê li Iraqê bikevîtin. û bi aşkera û zelalî fermandarê giştî hêzên çekdarên Iraqê Sudanî ku Serokvezîrên Iraqê yê dibînît û gulê dibît. Baş e bû çi kesî nerêgiriyê li va biket? Çi heqî, bi çi mafî? يعني حقيقة للراستيدا اما لواقعك داين زور استمع اما امرو حكومتك فرميمان نية حكومتك راستقينا حكومتي كاربري كرمان هي زور جار اويك دبت حكومة هرمي كردستان اوش لبرتساو بقريت دوازار هیچ شتێک بەبێ ڕەزامەندی حکومەتی هەرێمی کوردستان ناچێتە ڕێوە دەبێت هاوبەشی هەبێت بە کورد و سونە و شیعە و پێکهاتەکانی دیکەش لە بڕیارەکان بەشدار بن. بۆیە زۆر هەن کە سەرۆکوەزیران پێشنیاز دەکەن بەڵام دواتر دەبینین پیلانی لە دژ دەجێڕن. دەبێت ئەو جۆرە دووفاقیە سیاسیەی کە هەیە کۆتایی بێت لە بەغدا نەک ئێستا بەو ئاراستەیە بڕۆن. ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانیش ڕوودەدات ئاساییە پێشبینی بکەین بەهۆی ئەو دۆخی کە باسم کرد بەرژەوەندەکان بەرێک دەکەون هاوتانی، بەڵام واقعەکە زۆر لەوە سەختتر و تاریکترە کە ئەوانە خوێندنەوەی بۆ دەکەن. دەبینین کە لە چوارچێوەی هەواهەنگیشدا ناکۆچی هەیە. ئیمڕۆ دۆخەکە ئاڵۆزە، پێویستمان بە کەسایەتی دیار و خاوەن دنیابینی و ژیرە بۆ ئەوەی دانوستان بکەن و قەنەعەت بەوانە دیکە بهێنن تا نیازپاشی زاڵ بێت بەسەر ئەو کارە بمختصری بکورتی هێژە باوەی کە هەیە لە عێراقی ئەو کەساتیە ئەو حاکمێ قرارە یەک لاکەر بدەت هەیە بکورتی بێژە بەڵێیان نەخێر. زۆرێک لە باردۆخەکان ڕەنگە نابێت بە هیوابین کەسایەتی عێراقی هەن، توانستی ئەوان هەیە، ئەزموندارن، دەبێت بێنە پێشەوە، دەبێت کەسێک هەبێت، دەبێت دەست پێشخەری بکات و کۆتایی بە دۆخە بێنێت کە 4 ساڵ جارێک دووبارە دەبێتەوە. هێژە مخەلەت حازم ڕاوێژکارێ ئەولەکاریە پەرلەمانی عێراقی و شرۆڤەکارێ ئەولەکاری ژێ بەغدای گەلک سپاسیاتت کەم هێژای مخەلەت بخێر هاتی.